ئەمڕۆ فستیڤاڵێکی زانستیمان ئەنجام داوە بۆ ئەوەی بیرۆکەی خوێندکارەکانمان پەرە پێبسێنین هەمووی بیرۆکەی زانستیە بە بیرۆکەی خۆیان چەند پێشنیارێکیان پێشکەش کردووە بۆ چارەسەری زۆربەی کێشەکان وەکو بۆ نمونە دروستکردنی کارەبا یان چۆن کارەباکەم بەکار بهێنین یا ئەو مادە زیان بەخشانەی کە بۆ نمونە لە خواردنا هەیە چۆن ئێمە دوور بکەوینەوە لەو خواردنانە ئێمە وەکو مامۆستایان یارمەتی دەربووین بۆ ئەوەی ئەو بیرۆکانە پەرەی پێبسێنین و بۆ ئەوەی داهاتوویەکی باشتریان هەبێ و بتوانن لە دوا ڕۆژە داهێنانی زیاتر بکەن. بابەتی ئەمڕۆمان لەسەر ئاگرەکە چۆن ئەیکینە سەر دەستمان ئێمە چەند پێداویستێکمان هەیە وەکو زاهی و ئاگر و ئاو و چرخ لەگە قاپێکی قوڵە یەکەم جا قاپە قوڵەکە ئەهێنین ئاوی تێ ئەەکەین لە دوایی یاش تۆزە زاهی تێ ئەەکەین گازەکە ئەەکەینە ناوی و چرخەکە لێین دانیێڵ ئەتوانی بیکەی ئێمە گازمانەیە گازکەوە بنچینەیە بۆ دروستکردنی ئەم ئاگرا لەگەڵ ئەوەدا پێویستمان بە چرخە کاتێکەوە دیکەینە سەر دەستمان ناستێ بەهۆی ئاوە بله اول محاوله های سوچا کاروی لحیمه بکاتیش محاوله دیگل و ایرک یک فی 25 شکره بش 220 240 که تا 500 فولت او جیره که داته کو ل آسانی بحالی نیت آن آسانی پیک وکت بی کیمیاییات أو كويس نمونه يعني صار يجرا قلت تذكرن بقطابية دبتر قطابية هون بخوندنه دي زايدن كو مدرسة بتنه نبس خوندنه وتاقي قرنا والتزامه مدرسة خوشة كيف خوشة لو كان لبنيا وطحتي وطعمل هاي بيت ودبل هاي بيت ودبل هاي بيت وريبانا جسمه خالد وحصانا وەکو ئاشکرایە دەڤەری خۆشناوەتی بەتایبەتی شەقڵاوە بەم شتانە بەناوبانگە وەکو شتی سروشتی کە لەم شوێنان دروست کراوە جارانی خۆی کە ئێساشکا ئەم شتانە بەزیاد کراوە بۆ نمونە هەندێک گشتی شەقڵاوی هەیە پێویست پەر بدرێت بۆ نمونە توی وشکە نانە سێوە نانە هەنجیرە ئەم شتانەکە تایبەتمەندی خۆی شەقڵاوی تێدایە ئاوی هەناری تایبەتیمان دروست کردووە کە خەڵک زۆر سەرنج ڕاکێشاوە ئەو ئاوی بنیشتەیە ئیتر بابەتەکان زۆر هەموو کاتێ وەکو ئەو توی وشکە کە مەسەڵەن ئیستیفادەی هەیە سەرەزاتەکانە قەزوانە مێوژە جیزە ئەوان بابەتی شەقڵاوی ماشەڵڵا بیسی بابەتە بۆ کاتێ هەموو مجالن ناڕەخسێتن باسی هەمانی بکەم.